قوتابخانەی کلێڤەری ناحکومی وەرگرتنی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی. قوتابخانەی کلێڤەری ناحکومی بە جێبەجێکردنی گشت ڕێنماییەکانی تەندروستی دەست دەکات بە ناونووسینی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی، دابینکردنی ڕووبەری مەترونیوێک چوارگۆشە بۆ هەر قوتابیەک، دابینکردنی 3 کافتریای نانخواردن بۆ زیاتر جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان و بە چاودێریکردنی ستافێکی تایبەت لە کاتی نانخواردن، دابینکردنی مامۆستا و چاودێرانی تایبەت و ڕاهێنراو بۆ چاودێریکردنی قوتابیان لە کاتی پشوەکان، دابینکردنی ستافێکی تەندروستی بۆ چاودێری تەندروستی قوتابیان لە کاتی دەوام، دابینکردنی پاس بۆ قوتابیان بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان. قوتابخانەی کلێڤەری ناحکومی موژدە دەداتە قوتابیانی پۆلی دووەمی بنەڕەتی کە گشتوانە نەخوێندراوەکانی ساڵی ڕابردوو واتە پۆلی یەکەمی بنەڕەتی دەخوێندرێتەوە. ناونیشان هەولێر فەرمانبەران چواڕیانی شاری زەیتون نزیک مزگەوتی شەهید و ئەنفال. ژمارەی مۆبایل 0751 474 14 0750 888 0741. قوتابخانەی کلێڤەری ناحکومی.